ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز بناو ڕۆتۆفیقم لە ئەڵقێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. تەوەریەم شەومان قسە و باسکردنە لەسەرەوەی کە ئاخۆ میدیای کورد توانیوێتی جینۆسایدی کورد و گەلی کورد بناسێنێت بە دنیای دەرەوە. ئێمە هەمومانە زانین لە سەردەمانی ڕابردوو لە سەردەستی ڕژێمی بەعەس جینۆساید و ماڵوێرانی و کیمیاباران بەسەر گەلی کووردا هاتووە. بەڵام ئەم تاوانە گەورانە وەکو پێویست لە ناوخۆی کوردستان و لە ناوخۆی هەرێمی کوردستان کاری لەسەر نەکراوە. ڕاستە تاوانەکە لە ڕابردوودا ناسێنراوە بە نەوەکانی داهاتوو و نەوەکانی پێشووتر، بەڵام لە دوای پرۆسەی ئازادی عێراق و لە دوای کرانەوەی هەرێمی کوردستان بەڕووی دنیای دەرەوە، هەرێمی کوردستان چۆن توانیوێتی لە ڕووی میدیاییەوە کار لەسەر بابەتی ناساندنی جینۆسایدی گەلی کورد و کیمیابارانی گەلی کورد لە دنیای دەرەوە بکات. ئاخۆ توانیوێتی لۆبی بۆ ئەم بابەتە دروست بکەوە لە پەرلەمانەکانی دنیادا ئەم بابەتە بە جینۆسایدێکی ناسێنراو لەسەر ئاستی دنیادا دانی پیادا بنرێ یاخودنا. هۆکارەکە چێە؟ میدیای خۆمان بەرپرسەلەوە یاخود بەشێک لە میدیاکاران و کەناڵەکان و هەروەها ڕۆژنامە نووسان مقەسرن بەرامبەر بابەتەکە، یان بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانە لە ڕابردوودا و لە ئێستاشدا بەرپرسانی باڵای عێراق بۆ ئەم بابەتە ڕێگر بوون و هۆکار بوون کە نەتوانراوە جینۆسایدی گەلی کورد لەسەر ئاستی دنیادا بە شێوەیەشی باش بناسێنێ. ئەمشۆ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم، مامۆستا سەرکەوت شەریف، مامۆستای زانکۆ و توێژەر لە بواری جینۆساید کە لە سۆدوێ لەگەڵمانە. بەخێر مامۆستا سەرکەوت، خۆشحاڵین نزیکەوە بینین. هەروە بەڕێز مامۆستا کاروان ئەنوەر، ڕۆژنامە نووس و چاودێری سیاسی کە بە سوپاسەوە جەنابیشیان لە سۆدوێ لەگەڵمان. بەخێر بێی کاکاوان. سەرەتا ئەچمە لای مامۆستا سەرکەوت. مامۆستایانی ئێمە تاوانێکی گەورەمان هەیە کە جینۆسایدی گەلی کووردە. ڕاستە، یعنی ئەم تاوانە لە ناوخۆی کوردستان و لە دوای پرۆسەی ئازادیشەوە لە ساڵی 2003 لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی عێراق بە جینۆساید ناسێنراوە. بەڵام ئەبینی ینی بابەتی جینۆسایدی گەلی کورد بابەتێکی لۆکاڵیە تاوەکو ئێستا. باجارێ ئێمە باسی میدیا نەکەین، باسی جینۆسایدەکە بکەین. بۆچی جینۆسایدی گەلی کورد تاوەکو ئێستا بە لۆکاڵی ماوەتەوە؟ ئێوارەتان باش. سەرەتا جێگای خۆیەتی دەستخۆشیەکی گەرم لە کەناڵی کورسات بکەم، سەرباری ئەوەی کەناڵێکی خێزانی کوردانەی جوانە، لەگەڵەوەیشە بۆ پرسێکی نیشتیمانی نەتەوەیی بەردەوام لەسەر خەتە و یەکێکە لەو کەناڵانەی ئەتوانین بڵین پیشەیانە کوردانە بەرپرسیارانە بە خەمی مەسەلەی جینۆسایدی کوردەوەیە. ئەگەر سەیری دیرۆکی زۆر دوور نەڕۆین، سەیری دیرۆکی نوێ و هاوچەرخ یاخود هاوچەرخی دنیا بکەین، هەموو ئەو گەلانەی لەلایەن چی ڕژێمی ناوخۆی خۆیەوە خود ڕژێمێک جیاوازەوە کە پرۆسەی لە نێوبردن چ بە شێوەی لە نێوبردننی فیزیکی کوشتن بێ، چی پرۆسەی مەسلەی تەحجیر و ڕاوەدونان و گرتن و گواستنەوە کۆی کایەکانی تر بێ، دەبینین زۆر چۆتە پێشەوە. تاوانێکی گەورەی وەکو جینۆساید کە بەرامبەر بە گەلی کورد کراوە بە تەنها ئەوە نەبوو کە کۆمەڵی خەڵک بەجەستە زیندە بەچاڵ کران، زیندانی کران، شوێن بەزر کران، لەگەڵ ئەوەشە تەواوی ئەم خەڵکانە و بگرە ئەوانەیشی کە ڕزگار بوون لە پرۆسەی جینۆساید، زیانە ئابوووریەکان، زیانە دەرونیەکان، زیانە کۆمەڵایەتیەکان هیچی کەمتر نییە لە مەسلەی زیانە جەستەیەکان ئەوەی کە ئێمە ئەو ڕقەمەی وتومانە 1970. ئایا وەرە ئەو هەم دەیان توێژینەوە سەدان توێژینەوەی مەیدانی و تیۆری و بگرە مێژووی زارێکی نووسراوەتەوە لە دەمیش ئەوانەی کە لە مەقابری جەماعی ڕزگاریان بۆ ئەوانەی کە پرۆسەکەیان شاید حاڵە زنوەکان، ئەوانەی کە ئێستا لایەزا لە ژیانە نوانێشی کە پێشووتر وەفاتیان کردووە، بڕۆ لێیان بپرسە بزانە خەڵکی وا هەبووە تووشی فۆبیا بەشوت بەشتی بەسید ناوی دەبابە و هێناوە تووشی فۆبیا بووە، یعنی زۆر ئیڤای عەسکەری ناو هێناوە لایەنی کاریگەریە دەرونیەکانی ئێستێشی لەگەڵا بێ بەردەوام لایەزا لە ناومانایە و مەسەلەی لایەنە کۆمەڵایەتیەکە بڕۆ سەیری کە ئەو منتیقانەی کە پرۆسی ئەنفاری تیا ئەنجام دراوە و یا
یاخود ئەو خەڵکانەی کە بە زۆر ڕاگوێزراون و لە ئەنفال گەڕاونەتەوە بڕۆ سەیری ماچێوانە کە بزان چی کارەساتێکی خوڵقانوە اینجاوەرەوە بۆ مەسەلەی لە نێوبردننی سامانی ئاژەڵ و مەسلەی دەغڵودان و مەسلەی لە نێوبردننی مەسەلەن ژێرخان میلەتی کورد بەعام بژێوی ژیانی لەسەر چی بوو لەسەر ئاژەڵداری و کشت و کاڵ بووە بەڵێ خاکەکەی وێران بووە خاکەکەی سوتماک بووە ئەمە بە دیوێتریان تۆ ئەبینیت لە دوای پرۆسی ئەنفالیشەوە بەردەوام ناوە ئێمە معڕز بووینە بۆ دووبارە بوونەوە چەند بارە بوونەوە خۆ مەرج نییە بەو ژمارە زۆرە ئەنفالمان بکرێتەوە هەر تەماشا بکە لە دوایەوەی لە ڕاپەڕین 1990 تا 2003 ئەو ناوچانەی کە تەماس بوونە لەگەڵ حکومەتی بەحسا تەماشا بکرد لە چی دۆخێکی سەربارەوەی کە ڕۆژانە بە بەردەوامی تۆباران فیشک باران کراون لایەن ڕژێمەوە جۆرێک لە جینۆساید لە ناوبردننی بە کۆمەڵ بەڵێ خۆی ترساندن یەکێکە لە بنەماکانی مەسلەی جینۆساید خۆ جینۆساید وکو باسم کرد پێناسە گشتگێرە ستانداردەکەی کۆمەڵە کۆچکردنە ئازاری جەسەدیە زیندانیکردنە کوشتنە کۆمەڵی بابەتە گرێتەوە بەڵێ اینجا تۆ سەیری ئەمەکە لە نەوەتویەکە کە ڕاپەڕین کرا و خەڵک سربەخۆ بوو حتا 2023 کە ئەو ڕژێمە ڕووخاوە بەردەوام خەڵک لە مەسلەی جارێکی تر لە ترس و لە مەسلەی فۆبیایەکی گەورە بۆ کە جینۆسای دەکرێتەوە خۆ ئەم مەسلەی جینۆسایدە بە تەنایمە کورد ناکەین و لە دوو پرۆسەیە 83 بەرزانیەکان و 88 ئەوش قۆناغی کە لەسەر تاسەری کوردستانی گرتەوە مەسلەی جینۆساید بەردەوام ئێمە کاریگەرەکانی ئێسێژە ناومانەیە هەر بە دەرلەوەش ینی لە سەردەمی عێراقی نوێدا لە سەردەمی ینی بەرقەراربوونی دیموکراسی و دەوڵەتێکی فیدرالی وەکو عێراق لە ساڵی 2014 ینی جارێکی دیکە خوشکوبرایانی کوردانی ئێزیدیمان جینۆساید دەکرێت کەواتە جینۆساید بەردەوامە بۆ گەلی کورد کاک یعنی یەک شتێکی بەسیت هەیە من بە تۆی بڵێم هەر بۆ خۆی برسیکردن هەر بۆ خۆی شەڕی نەفسی بەشێکە لە جینۆساید یعنی جینۆساید بەتەنها ئەوە نییە کە تۆ لە ناو ببرێت خۆی مەسلەی ئازاردانی دەرونی و شەڕی نەفسی چونکە تۆ دوجار هەر پرۆسەیەک چەسانەوەی تیابوو ئازاردانی تیابوو بەشێکە لە مەسلەی پرۆسی دژایەتیکردن بەسێکە لە مەسلەی پرۆسی جینۆساید بەڵام ئەوەی کە گرنگە بەلای ئێمەوە ئەم پرۆسەیە لەبەرەوەی کورد دەوڵەت نییە و لەبەرەوەی کورد لە ئاستی نێودەوڵەتیە پشتیوانی دەولی نییە لە ئاستی تاکانە لە ئاستی ڕێکخراوی NGO و ناحکمیانە لە ئاستی فەردانە ئێمە لە ئاستی فەردا لەسەر ئاستی هەموو دنیایەت ئەتوانین بڵێن مەسلەی پرۆسی ئەنفال و هەڵەبجە قسەی لەسەر کراوە کتێبی لەسەر نووسراوە ناڕزایی دەربڕاوە حتا لە ناو ئیدارەی ئەو سەردەمی ئەمریکایشە کە من بۆ خۆم توێژینەوەیەکی گرنگم هەیە لە مەسلەی ڕۆڵی ئەمریکا لە مەسلەی پرۆسی ئەنفال و جینۆسایدە زۆر باشەوە سەرکەم من دواتر دێمەوە خزمەت جەنابەت و بابەتی توێژینەوەکان بۆ لەسەر ئاستی زانکۆکان لەسەر ئاستی تاک ئەخۆ ئەمانی کە کراوە لە بواری جینۆساید و ناساندنی تاوانەکە کاریگەری هەبوو بۆی کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی کۆمەڵگە کارەساتەکە وکو خۆی بناسێنرێت دواتر ئەنجا پرسیاری بابەتی دەرەوە و ڕۆ جیهانیەکە یەکەم سوپاس دەکەم دەچمە لای مامۆستا کاروان نوەر وەکو هەم ڕۆژنامەنووس هەم چاودێری سیاسی مامۆستا کاروان دوو بەرستاوت لێ بێمێ باس دەوە بکەین ئێمە ئێستا باسمان لە تاوانەکە کرد باسمان لەسەر ڕوودا و مێژوویەکە کرد کە ڕووداوێکە و ڕوویداوە جینۆسایدە بە حەق جینۆسایدە هیچی کەمتر نییە لە جینۆسایدی ینی کارەساتی هۆلۆکۆست هەروەها لە ناوبردنی ئەرمەنەکان لە سەردەستی عوسمانیەکان و چەندین تاوانی دیکەی گەورەی وەکو تاوانەکانی دارفۆر و بابەتی گرنگژی وەکو جینۆساید لەسەر ئاستی دنیادا لە ڕووی میدیاییەوە لە ڕووی ڕۆژنامەنووسیەوە ئێمە باجارێ باز لە ناوخۆی هەرێمی کوردستان بکەین ئەخۆ لە دوای ساڵی 1990 هەرێمی کوردستان ئازا دەبێت لە سەردەستی کورد ئەم بابەتە چۆن لە ناوخۆی هەرێمی کوردستان لە ڕۆ میدیایەکە و کاری لەسەر کراوە ئەگەر بە باشی کارکراوە بۆچی تاوەکوی ئێستا ئێمە ئەخڵینەوە لە چوارچێوەی بازنەیەکدا کە ئەڵێن جینۆساید هێشتا نەناسێنراوە بەڵێ سڵاو بۆ هاوڕێگەمان و نەبی سڵاو بۆ مامۆستا سەرکەوت ڕێز و سڵاوم بۆ سەرجەم بینەران کە ئەتوانم بڵێم ڕێگەم بن من با بەگلەی دەست پێ بکەم ڕاستەکەی بێ بەگلەی دەست پێ بکەین چونکە جینۆسایدکردن تەنها ئەنفال و تعریب و تەبعیس و تەهجیر و تەرحیل و ئەمانەی کە بەرامبەر بە ئێمە کراوە زۆر لە دەرگای زۆر دراوە بۆ کورد ئەوە ئێستا مامۆستا سەرکەوت دەڕوا تیشێکی خێرای خستە سەر وشەی جینۆساید ئێمە زۆر گەورەیە چونکە ئێستا ئەگەر
بەراوردێکی بە هەر شتێک سەر و ماڵ و مێژوو و تاریخ و بیرکردنەوە و زمان و باری دەرونی و ینی ئەوەی کە بەسەر کوردە هاتووە بەسەر هیچ میلەتێکی کە نەهاتووە گەورەی ئەم کارە ساتە ئەگەر بێت و باز لە میدیای خۆمان بکەین میدیای کورد ئەوەی کە بینرا و بیسرا و خوێنرا و بڵاومان کردوێتەوە من لە مای 12 بابەتێکی تێروتەسەر و درێژم لەسەر نووسیوە لەسەر جینۆسایدی کورد و کاریگەری لە میدیای میدیا چی کردووە بەداخەوە ینی ئەگەر بڵێم هیچ نەکراوە کەم تا زۆر شتێک کراوە بەڵام بە زمانی کوردی کراوە گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە کە میدیاکەمان نەمانتوانیوە زمانی بێگانی تیا بەکاربێنین بۆ گەوری ئەم کارەساتە بگەینینە کابرایەکی ئەمریکی کابرایەکی سوئیسری کابرایەکی هیچ نەبێت ئەوانەی کە لە مالیزیا و ئەندەنووسیا و سوودان و میسر و ئەوانەی کە تا ئێسش سەدام وەکو کاریزمایەکی ئاشتی سیر ئەەکەن بۆ لەبەرەوەی نیانزانیوە کە چی قوڵقانووە چی کردووە چی ئەنجام ماوە لە چیان نیانزانیوە بۆ نیانزانیوە لەبەرەوەی ئێمە نەمانتوانیوە میدیاکەمان بگەینە گوێشکیان بگەینە بەرچاویان بگەینە بەر ئەوەی کە بیخوێننەوە هیچ نەبێت بە نووسراوە بە خوێنراوە بە ئێمە بەدەیان و بە هەزاران خەڵکی ئینگلیزیزان و عەرەبیزان و تورکیزان و فارسیزانمان هەیە بەڵام هەرچیمان لەسەر ئەنفال و لەسەر جینۆساید و لەسەر تەرحیل و لەسەر هەڵەبجە و لەسەر سێوسێنان نووسیوە تەنها بە زمانی کوردی نووسیمانە بۆچی خیتابەکەمان کاکەڕان بەس بە زمانی کوردی بوو بێگومان بۆ هۆکارەکە خۆمانین کێشەکەی ئێمە بەپی ئەو قۆناغانی کە بەسەرمانە هاتوو ئێمە لە ساڵی 92 کە تاوەکو دەستپێکردنی شەڕی ناوخۆ ئەمە قۆناغێ بوو ئەتوانم بڵێم لەو قۆناغەیە تانوپۆی جینۆسایدمان باس کرد بەس بە زمانی کوردی لە میدیایەکی لۆکاڵی خۆمانە ئەو میدیای کە ئێمە ئەو سەردەمە هەمان بوو کە هیچ کەناڵێکی ئاسمانیمان نەبووە چەند ڕۆژنامەیەک و چەند تەلەڤیزیۆنێکی لۆکاڵمان هەبوو بۆ شارەکانی کوردستان تێروتەسەر باسی میدیامان کردو بەڵام بە زمانەکەی خۆمان تەنها بە زمانی کوردی و ئەگەر بە دوو شێوەزاری ئەتوانم بڵێم کرمانجی سەر و کرمانجی ناوەڕاست بەس لە دوای دەستپێکردنی شەڕی ناوخۆوە تاوەکو کۆتایی شەڕی ناوخۆ بەی شێوە ئێمە باسی جینۆسایدمان نەکردو بۆ دەور و بەرمان سەرقاڵ بووین بە شەڕی ناوخۆ و بە گرتنی ئەم قولە و ئەو خوشیە ئەو کێ و ئەو دۆڵ و ئەو شاخ و بەم شێوەیە هەتاوەکو ساڵی 90 لە 90 تاوەکو 2003 بە هەمان شێوە تۆزێک جوڵەیەکمان بە میدیای خۆمان کردووە بەسەر ئەوش لە قۆناغی لۆکاڵە ئەوەی کە باس کرابێت لە دوای ڕوخانی سەدام و ڕژێمەکەی سەدام حسین بووە کە باسمان لە میدیا کردووە بە چەند زمانێک و چەند کەناڵێکی سەتەلایت کە کرابوونەتەوە بەڵام لەوەشە لە چاو گەورەی ئەو کارەساتەیە نەمانتوانیوە خۆمان لە قەری جینۆسایدی کورد بین باشە کاکەڕۆژ کە نەمانتوانیوە هۆکارەکە دیارە خۆمانین چکە بۆ نمونە ئێستا ئێمە بە هەرجارە لە مەجای لۆکاڵەکە بمێنینەوە کە هەرێمی کوردستانە کە نەوەکانی ئێستا و نەوەکانی تا ڕادەیەک ڕابردوومانەکە ینی درشیان نەبوو بە بابەتی جینۆساید و ئەنفال و چیمیاباران باشە خیتابە ناوخۆیەکە زمانە کوردەکە ئێخۆ نەیتوانی ئەمانی شتێ بگەینە لەوەی کە میلەتێکەیە کە میلەتی کوردە جینۆسایدی لێکراوە کەواتە ئەو کێشەیە چی بۆ لە گەیاندنی خیتابەکە تەنانەت بە ناوخۆی خۆشمان بەداخەوە یەکەم نەبوونی میدیایەکی نیشتیمانی سەرتاسەری کە میدیای نیشتیمانی بێ دوو سەرقاڵبوونی میدیای کورد هەر کەسەوە بە بابەتی خۆیەوە هەر کەسەوە بە دەردی ئەڵێ بە خەمی خۆیەوە اینجا بیرت نەچێ قۆناغی شەڕی ناوخۆ قۆناغێکی زۆر کاریگەری خراپی هەبوو لەسەر بیرکردنەوەی میدیا و میدیای کورد ئەوەی کە باس کراوە دوای ئەوەش کە باس کراوە تا ئێستا کۆنفرانسێکی نێودەوڵەتی لە چەمچەماڵ لە هەڵەبجە لە گەرمیان لە شوێنێکی کوردستان نەکراوە کە تۆ سەد توێژەری دەرەوە بێت بڵێ ئەمە گۆڕەکانی ئێمەیە من دەیان جار باسم کردو لە وتارەکەمە دەیان جار لە ژوورەکانی پاڵتاکە لە کۆتایی نەوەدەکانە باسمان ئەکرد ئێمە میلەتێکی ئەنفالکراوین عەرەبەکانی مەغریب و تونس و سوودان و ئیسلامەکانی مالیزیا و ئەندەنووسیا نیانزانی ئەنفال چییە نیانبیست بوو ئەم سەدام حوسێن کە ئەوای کردووە هەموو هاتنە دەرەوە یان ئایان کردمە دەرەوە خۆیان هاتنە دەرەوە لە ژوورەکانە بۆ لەبەری باوەڕیان نەبوو ئەوەی کە بەسەر ئێمە یادوێن شتیوان نییە چۆنە بێت کەسێکی ئاواهی وەکو سەدام موسڵمانێک و ئیسلامێک و نازانم سەیف الحەق و ئەم شتانیان پێوت کەواتە ئێمە نەمانتوانیوە بیگەێنین ئەم کەم تەرخەمیە یەک بە دەرەجەی یەکەم لە دەسەڵاتی سیاسی و حیزبی ناو هەرێمی کوردستان بووە دوو لە میدیاکارەکان بۆ بەخۆمەوە کە نەمانتوانی ئەوەی کە پێویستە بیگەێنین ئەوەی کە سەرقاڵ بووین بە بابەتی ئەم لاولاوە مەشغوڵی کردین سەرقاڵی کردین ئێستاشی لەگەڵ بێت کاک هاوڕێ مامۆستا سەرکەوت میدیای کوردی سەرقاڵی هەنێک شتی لابەلاییە لەم مانگی ڕابردووەیە یەک زنجیرە گۆڕی بە کۆمەڵ لە سەماوە دۆزراونەتەوە کە ئێستا خۆشبەختانە ئەتوانم بڵێم بەداخەوە لەم خۆشبەختانە ئەمریکەکان هاوبەشمانن لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە ئەتوانن گۆڕەکان هەنێکی بدۆزنەوە ئەم کارە ساتە گەورەیە وەرە سیر کە بزانە میدیای کورد بە بینرا و بیسرا و سۆشیال میدیاوە کێ
خۆی تێگاوە بڵێ ئەم کەیسە هەیە ئەم گۆڕە بە کۆمەڵانە دۆزراونەتەوە ئەوە هەموو ئێسک و پروستی کە سوکار و وڵای کاکەڕۆ من ئالێرە وەسێنە مەزای لەوەچێ هۆکارەکەچی بێ خۆ من ئێستا بۆ نەگەر ئەم بابەتە باسکەم بەڵێن لە میدیایەکی حیزبیەوە بەڵام ینی خۆ تۆ بێ زانیاریەکان و ئازادانە بابەتەکان بخەیتە ڕوو بۆی کە بینەر بزانێ ینی ئەم هەوڵانی کێسە جەنابە دەیڵێ بۆ لەگەڵ ئەمریشیەکانایە ینی دوور و نزیک ینی هەوڵەکانی خانم یەکەمی عێراق خاتوشانە زیبرای مەحمەدە ئێ باشە خۆ ئەم ئێستا خانم یەکەمی عێراقە خۆ ئێستا ڕاستاگە سەر بە گەشێتی نیشتیمانی کوردستان بێ ئەی بۆ نایەن لایەنەکانی دیکە یاخود میدیاکانی دیکە ئەوانەی کە سەر بە حیزبن لە هەرێمی کوردستان یا غیرە حیزبیشن خۆ ئەمە هەوڵێکی نیشتیمانیە ینی ئەگەر ئەبێ هەمووی پاڵپشتی بکە هۆکارەکە ینی هەر بۆ حیزبی بوو نەگەڕێتەوە ئەوان نایەن ئیعلامیەن ئیش لەسەر بابەتەکە بکەن و زۆر ڕووماڵی بکەن من جوستمەوە بڵێم بۆ مەسەلەن ئەتوانم بڵێم تیمی کورسات لە یەکەم ڕۆژەوە لە سەماوەیە خۆ ئەمە ئێسک و پروستی کە سوکاری کورسات نییە بەتەنها ئێسک و پروستی کووردا دوو ئێمە ئەم هەموو خەڵکەمان هەیە کە زمانی بێگانە ئەزانن ئەوەی کە ئەمڕۆ خاتوشاناز لە نیوزوێک کە یەکێک لە بەناوبانگترین گۆڤارە هەفتانەکانی سەر ڕووی زەویە گۆڤارێکی ئەمریکیە بابەتێکی بە زمانی ئینگلیزی لەسەر ئەنفال و لەسەر کە سوکاری ئەنفال کراوەکان و لەسەر هێنانەوەی یعنی کۆمەڵە گیاداشتی ئەتوانم بڵێم لە حدودی 1600کایە بەڵام ئەو کاریگەری کە ئەم وتارە بە زمانی ئینگلیزی هەیەی بەقەدەر هەزاران وتارکە بە زمانی کوردی خۆمان نووسیبێتمان کاریگەری زیاترە ئێمە بە سەدان خەڵکی ترمان هەیە ئینگلیزی زانن بە سەدان توێژەرمان هەیە لە وڵاتانی کەنەدا و ئەمریکا و ئوسترالیا بە زمانی ئینگلیزی ئەخوێنن ماڵ و مناڵیان هەمویان ئینگلیزی زانی باشن ئەوانی کە لە ناوخواان بە هەمان شێوە بەڵام سێرەکەم کەم تەرخەمەکە لە تاکی کورد هەنێک لە ڕۆشن بیران بە شێوەیەک لە شێوەکان کەم تەرخەمی هەیە دوو تەنها زمانی ئینگلیزی نای باشە خۆ زمانی عەربیزانێکی زۆریشمان هەیە فارسیزانی زۆرمان هەیە تورکیزانی زۆرمان هەیە هیچ نەبی ئێمە کارێکمان بکردایە بمانتوانێت لە ماوەی 30 ساڵی ڕابردووە خەڵک بگەێنین کە ئێمە میلەتێکی جینۆساید کراوین ڕاستی ئێمە وڵاتەکە اعترافی پێکردوین کە عێراق کە خۆی جینۆسایدی کردوین خۆی اعترافی بە جینۆسایدەکە کردووە بەڵام لە دەرەوەی عێراق ئێسش ئەردەنیەک بێنە سەدام حوسێنی لەلا کارێزمایە فەلەستینیەک بێنە هەرگیز بناچێتە عەقڵیەوە کە من و کە سوکاری من لە هەڵەبجە کیمیاباران کرابین و شەهیدمان هەبێ ئەڵێ ئەمە هەمووی مەسرەحیە و سیناریۆ و دەستکرد و کەواتە نەمانتوان ئێ باشە بۆچی یەهود جوولەکەکان توانیان هەر لە ڕێگەی هوەری حوتەمەوە هەر لە ڕێگەی فلیمەکانی ستیڤن سپیلبەرگ و چاندەرلیست و نازانم چەند ینی بەرهەمێکی تری هۆلیودەوە توانیان قەناعەت بە بەرامبەر بکەن کە بڵێ ئەوان هۆڵۆکۆستیان بەرامبەر کراوە بۆ لەبەروی بردیانە مێشی خەڵکەوە لە ڕێگەی میدیایەکی زەبەلاحیانەوە لە ڕێگەی ئەو میدیایەوە بەداخەوە کە ئەوەی من بزانم ئەوەی کە ئێمە ئێستا لە میدیای خۆمانە خەرجی ئەەکەین و سەرفی ئەەکەین ئەم هەموو سەتەلایتە 36 کەناڵی سەتەلایتمان ئێمە لە هەرێمی کوردستانە هەیە بەڵام کەمترین سپیسی داناوە بۆ ئاشکراکردنی جینۆسایدی میلەتەکەی خۆی کەمترین سپیس ناڵێن باسی نەکرد و باسی کردو بەڵام بە بەراورد بە بەرژەوەندی حیزبیەکان و بەرژەوەندی ئابوووریەکان و بەرژەوەندی تاکە کەسیەکان زۆر باش کەمترین باس لە جینۆساید کراوە ئەمە لە ڕووی کەناڵی سەتەلایتەکان خۆ ئێمە 1600 کەناڵی ڕێگەی پێدراوی تریشمان هەیە لە هەرێمی کوردستان بە 1600 کەناڵ نەمانتوانیوە لە عەرەبێکی سوودانی بگەێنین کە لە باشووری سوودان ئەژی کە کەیسەکەمان هاوشێوەی یەکترە پێی بڵێ کاکە ئێمە ژۆکو ئێوەوین ئێوە ژۆکو ئێمەوان نەخێر باوەڕ بە یەکتر ناکەین بۆ لەبەرەوەی هەرچیمان کردووە لە چوارچەوەی بازنەیەکی داخراوە بە زمانێکی کوردی خۆمان بۆ خۆمان نووسیوە بەڵام وەختا دەرەنجامەکەی ئێسش لە دوای 30 ساڵ کە ئەڵین گۆڕی بە کۆمەڵ دۆزراوەتەوە 1001 بڕووبیانومان لێ دۆزنەوە کە گوایە ئەم گۆڕانە هەنێکی ئەڵێ سیناریوی هەتا ئێسش بڕۆ سەیری عەرەبەکانی فەلەستین کە ئەم گۆڕانە بە سیناریۆتی ئێگە وەڵام مەگەر خۆیان بێن لەو لیژنانەیە بەشدار بن کە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانە دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکانە دواتر دێمە خزمەت جەنابەت کاکاڕۆم بۆ بابەتی ینی چوونە دەرەوەمان لە چوارچێوەی عێراق و هەرێمی کوردستان بۆی کە ئاخۆ بزانین ئێمە لە داهاتووە چۆن مخاتەبەی ینی هەم ئەوروپیەکان هەم ئەمریکیەکان بکەین و هیچ نەبێت سۆزیان ڕابکێشین بەلای خۆمانە بۆ بابەتی جینۆساید مامۆستا سەرکەوت ینی بۆ نمونە ئەوە تا هەوڵەکان هەوڵی تاکە کەسیە بۆ نمونە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان ینی خانم یەکەمی عێراق هەوڵەکان نەیات هەوڵەکانیشی جددیە تیمێکی لە پشتەوەیە ینی سەرۆکایەتی کۆماری خسۆتە خزمەتی ئەم بابەتە گرنگە کە بابەتێکی نیشتیمانیە بەڕاستی هەوڵەکانی و هەوڵی نیشتیمانی و هەوڵی نەتەوەییە لە پێناو کووردە لە پێناو دۆزینەوەی ئەم گۆڕە بە کۆمەڵانەیە کە ئێسک و پرووسکی سەدان و هەزاران ژن و کچ و کوڕ و پیاوی ینی کە سوکاری ئەنفالکراوانی تێدایە دەوێت بیهێنێتەوە بۆ هەرێمی کوردستان بەڵامەوە ئەم هەوڵانە بە نادیدە دەژیرێن لەسەر ئاستی تاک ینی توێژەرانی کورد چیان کردووە مامۆستایانی زانکۆ بۆ ئەم بابەتە چیان کردووە لێکۆڵەرەوان و ئەو کەسانی کە شارەزا و
ئیشەکەن لە بواری جینۆساید و دۆزینەوەی بە گۆڕە بە کۆمەڵەکان لە هەرێمی کوردستان چیان کردو هەوڵەکانی ئەمان بۆچی لە لۆکاڵیا ماوەتەوە مامۆستا سەرکەوت وەڵام من پێشوی وەڵامی و پرسیارە و بەمەوە کاکاروان شتێکی باشی بیرخستمەوە مەسلەی خیتابی ئێمە نووسینی ئێمە توێژینەوەی ئێمە تۆ زانی کاکاوڕێ ئێمە ئێستێشی لەگەڵا بێ ئەوەنەی لە ناو خۆیان مخاتەبەی یەکەکەین ئەوەنەی خەریکی نووسینین بۆ یەکتری ئەوەنە ئاگامان لە چینێن ینی وتارەکانمان خیتابمان پەیاممان ئیلهاممان استراتیژمان بۆ دەرەوە نییە من نمونەی زوو بۆ باسەکەم من ساڵی 2015 لە مسر ماستەرم خوێندووە ئەزانی ئەو کاتەی سەدام کە ئەنفالی کردووە بە هەموو دەوڵەتانی عەرەبیا تەرویجی کردو بڵاوی کردوێتەوە من بۆیە ئەنفالەکەم کورد گەلێکن لە دین دەرچوونە کافرن چی و چی ئەوانن دینی بەکارێنەوە بەڵێ بڕوا ئەەکەی من ینی خۆ مصری لەگەڵ ماقسەی کردووە وتوێتی ئێوە خەڵکی زۆر باشن بەس مع الأسف ئێوە کافرن ئاوها تێگەشت بوون لە کورد ئێستێشی لەگەڵا بێ بڕۆ لە ناو دەوڵەتانی عەرەبیە بە خودی ئەو فەلەستینەیشەوە کە ئێمە یعنی دوور بە دوور نزیک بە نزیک بە ئەنواع ئەشکاڵ خەڵکی شەریحەکانی کورد بگرن لە هەنێ شەریحەمانێ لە وڵاتە کە لە خودی حەماس و فەلەستینەکان زۆر خۆیان بە پەرۆشترن بۆ قەزێکە ئێستێشی لەگەڵا بێ بڕۆ ڕاپرسی بکە بەناو جادێ پرسیار لە خەڵکە بزانە ئەو ئیدعانەی سەدام حوسێن لە 1970 وەکو بیانوویەک بۆ ئەنفالکردنی ئێمە کردی بزانە بەردەوامەیانە بۆ لەبەرەوەی ئێمە حتا خودی مامۆسایانی ئاینیشمان نەیان توانیەوە بە پێی دەقی ئاینی پیرۆزی ئیسلام ئەو ويسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول أما آياتيك إنجا شرط شروطي داناوە ئەبێ بۆ نمونە من هەموو جارە بە تەلەبەکانم ئەم کام دەرساڵێمەوە ئەبێ ئەمە چی تابێ مەرجی داناوە ئەوەی ئەم مەسەلەی ئەنفال بە کورتی یعنی لە وشەیەکە لە نەفلەوە هاتووە کە وشەیەکە پێش مەسەلەی هاتنی ئاینی ئیسلامیش بوونیە بۆ لە ناو خێڵەکانی نیوەدورگەی عەرەبە ئەمە یعنی غەنیمە دەستکەوت غەنیمە لە چیە بە پێی دەقی ئەو ئاەتە غەنیمە ئەبێ لە ئەو کەسانەی کە غەنیمە و دەستکەوتیان لێگری کافر بن بە ڕسمی بێ باوەڕ بن بە مەرجێکیش لە شەڕا بن لەگەڵتا ئایا لە هەشتا کورد بە فعلی ئەم خەڵکە سیڤیل و مەدەنیە لە شەڕا بوو داخێکی ترێ وەکو کاکاروانەڵێ داخێکی ترمانەی ئێستێشی لەگەڵابی ئێمە مەسئولینی ئێمە چ جاوێ بگا بە توێژەرانی ئێمە مەسئولینی ئێمە ئەچن خەڵکی بیانیە بینن ئەو هەواڵەی کە بڵاوێ کاتەوە لەسەر دیدارەکە خیتابە بۆ ئێمەی کورد دواتریش دواجاریش کابرای بیانی کە مەسلەی زانیاری دیدارەکە بڵاوە کاتەوە ئەو بابەتێک و ئەمیش تەوا پێچەوانەی یەکترین یعنی ئێمە کێشەی گەورەی ئێمە چی ئێمە خەریکی مخاتەبەکردنی یەکترین ئێمە ئەوەنی لە ناو خۆیان قسە بۆ یەکەکەین ئەوەنە حەزمان لێیە توانج لە یەک دەین بڵێن ڕەخنە لە یەک بگرین دڵی یەک ڕازیکەین خیتابمانە بێ بۆ جادەی کوردی ئەوەنە ئاگامان لەوە نیە بابە ئێمە پێویستمان بەچی ئێمە پێویستمان بۆیە پەیامی ئێمە پرسی نیشتیمانیمانێ پرسی نەتەوەییمانەیە ئەم پرسانە لە ناوخۆیە هەمووی ئەزانێ ئێستا ئەم سۆشیال میدیایە سێرچێکەکە هەمووی ئەزانێ بەڵام ئێمە وەکو کاکاروان فەرمووی چەند توێژینەوە چەند کتێبمان چەند وتارمان چەند خەڵکی بەتوانامان بە زمانەکانی ئینگلیزی بە زمانەکانی عەرەبی بە تایبەتی بڵاو کردوتەوە هیچ کراوە لە زانکۆکان یا توێژەرەکان کراوە بە زمانی عەرەبی کراوە بەڵام لە ئاستی لۆکاڵیایە من نمونێکە بۆ باسەکەم باسی جینۆسایدی ئەرمەنەکان باش ئەم بەهارە هەموو بەهارە یادی جینۆسایدی ئەرمەنەکانە بڕۆ دەوڵەتی ئەرمینیا بزانە لە سەرتاسەری دنیا باسی چەند ڕێکخراوی بواری جینۆسایدە هەر خەڵکیش بانگێشتەکەی باتە وڵاتەکەەوە بەڕاستی مۆنومنتەکەی خۆ ئێسێمە ڕێکخراومانەیە بواری جینۆسایدەکەیان پێناسێنە ئێسێمە لە 14 پێویستمان بەوە نییە باسی میدیا و کرد ئێمە ببێ لە ئاستی حکومەتە لە ئاسی بەرپرسیارەتیە بگەڕین بۆ نمونە بچین شەرم نەکەین تووتسیەکان ئەرمەنیەکان جەماعەتی جوولەکە جەماعەتی دارفور هەموو ئەوانەی کە جینۆسایدان دەرحەق بەرامبەر کراوە هەموو ڕێکخراوەکانی بواری مافی مرۆڤ لە ئەوروپا لە ئەمریکا ئەوانەی کە لۆبی بکەین لۆبی بابە ئەرمینیا بەچی لە کۆنگرێسی ئەمریکایە قەتڵ و عامی ئەوی عوسمانەکان کردن بە جینۆساید ناسێنرا بە لۆبیکردن بە خستنە ڕوو ئێمە بێت دەیان ئەفلاممان دەیان سینەمامان دەیان شانۆ دەیان چالاکیمان لە بواری جینۆسایدە لە ئەوروپا لە ئەمریکا لە دەوڵەتانی عەرەبی بکردە تۆ ئەوە ماوەیەتر ماوەی چواردەی چوار زۆری نەماوە بەڕێوادی جینۆساید دەڕۆین ئێمە وەزیری شەیدان
پار من لە مۆنومنتی ئەنفال بووم لە چەمچەماڵ حزوری نەبوو ئەمە چێ ڕخنەی لە گیراوە دایکێک کە حەو ڕۆڵە هەژ ڕۆڵە دە ڕۆڵی ئەنفال کراوە خۆی لە ئەنفال گەڕاوەتەوە هەزارە معاناتی هەیە موچەکەی نادێتیە نەک ڕخنە و لێ بگرێ نەق قسە و پێ بکە بەربارانی شکاتەوە بە ڕەسەر و سەد ڕێزی بۆ دانوێنی ئەوەی ئەو کردوێتی ئەو لەسەر چی ئەنفال کراوە لەسەرەوەی هەڵگری نازنامەیەک بۆ پیان و تۆ کورد لە خاکی دانیشتۆ پیان و تۆ کوردستان ئەگەر ئەوش دانیشتی سامەڕە و حەویجە و چووکە و وایە خۆنفال ناکرا لەبەرەوە ئێمە باشە ئێمە بۆ منێسە هەر جەنابێ باس ئەوەی کەوتن لە من بۆ خوێندکارەکانی خۆم بەم شێوازەیانی بۆیان باسەکەم یا ڕوونکردنەوەیان ئێمە لەسەر بابەتی ئەنفال یاخود جینۆساید و زیاتر ناساندنی باشار هیچ نەبێت ینی ئەمە توانیمانە لەسەر ئاسی زانکۆکانیش خوێندکاران کە ئەتوانین بڵێن لە ئاستیشی باڵای زانستی و تێگەیشتنان ئەمان تێبگەینین کە جینۆساید ئەمە شێوازەکەی بووە لەبەر ئەمە کورد جینۆساید کراوە لەبەر ئەم هۆکارانە 1970 کورد ئەنفال کراوە 5,000 هەڵەبجەیی ینی کیمیاباران کراوە 8,000 ئەنفال 8,000 بازانی ئەنفال کراوە توانیمان ئەمە بگەین ئەم خوێندکاران یاخود ئەمەشمان پێ نەکراوە کاکاوڕێ زۆر بە دڵنیای پێتەڵم پێمان نەکراوە وەزارەتی خوێندنی باڵا بڕیارێکی هەیە لە قۆناغی یەکەمە هەموو زانکۆکانی پابند کردووە کە دەرسی جینۆسایدیان نەبێت زایدن کوردناسی ئەزانی لە دەرسی جینۆساید و دەرسی کوردناسی هەر ناساندنی کورد خودناسی ئەزانی کراوە بە دەرسی لاوەکی باوەڕکە تەلەبەر ڕاسب بکە لەو دوو دەرسەیە نەک خودی تەلەبەکە خۆی دەیان مامۆستا و سەرۆک بەش هەیە گلەی و لێکە با بەو دەرسە گرنگ نییە بۆ لەبەرەوەی ئێمە وەشیاری نەتەوەیمان نییە بڕۆ لە زانکۆکانە بپرسە کام مامۆستا نیسابی پڕ نەبێتەوە کام مامۆستا پسپۆر نە باسی چەرموو ناکەم لەبەرێت لە چەرمووە ئێمە خۆشبەختانە لە سمیستەرێکمان دەرسی کوردناسیە و دەرسێکی جینۆسایدە ئەوە تقریبا 6 وەرزەیە ماما خوێن لەمە بڕاوە لە چەندهای زانکۆی ترمانێ ئەمە ناخوێنرێ لە کاتێکدا ئێمە ئەبێ ئەم دوو دەرسە ئەوەنە گرنگ بێ بە درێژایی 4 ساڵەکە بخوێنە هێشتان کەمە بۆ تۆ ئێستا من تەلەبەم بۆ هاتۆ ماڵەتی 2005 ماڵەتی 2004 ئەم جیلە تازە لەم مۆبایلەیە دوو جار سێرج ئەگەر نەیسەپێنی بەسەریە وەکو واجب ناچێ بە دوای جینۆسایدا بگەڕێ ناچێ بە دوای ئەو من زۆرجە بە تەلەبەکان ئەڵێم ئێمە شانسێکمانە بوو نەوەی ئەو ڕۆژگارە نەبووین ئەگەر تۆ لە گەنجی هەشتاکان بوویتە هەشتاوەش بوویتە لەوانەیە سەر مەسیری تۆش لە گۆڕێکی بە کۆمەڵا بوویتە بابەتێکی گرنگترێ بە بیرم کەوت بەڵام بە کورتی سوپاسم مەسەلەی ئەو بیابانەی نوگرە سەلمان بەڵێ بەس ئەو خودی ئەو بیابانە ئێستا ئەبووە میدیای کوردی توێژەری کوردی حکومەتی کوردی نەک سەدان هەزارەهان بە دوواداچوون و راپۆرتیان لەسەر بکردن بۆ دۆکومنتەری بکرایە وەکو کاکاوانەتی فیلمی سینەمایی بەرهەم بەڕاستی تۆ ئەزانی بیابانی نوگرە سەلمان ئەزانی وەکو ئەوەی لە کوردەواری خۆمانە لە بەتونی بابای بچی بەڵێ ئەو بیابانە بووە سزادان بۆ هەر کەسێک تەبەنەوە کاتی خۆی بەریتانیەکان دروستیان کرد لەو بیابانە بۆ پەرژدانەوەی ئەو یێرشانەی کە لە نەجد و حیجازەوە کرا سەر و حکومەتەی کە دروستیان کرد هەر خودی بیابانەکە بۆ ئەوە دروست کراوە هەر کەسیسە تۆ من و تۆ بڕۆینەوە بیابانە لەبەرەوەی ئەڵێ بەس ئاسمان و لێوە دیارە هەر بۆ سزادان و لە ناوبردن دروست کراوە هەر خۆی لایەنە دەرونیەکەەوە و لێکا هەر بیابانەکە ئاوەدانی نییە چەندەهای سەعات بە ترۆمبیل بە سیارە ئەڕۆی ناگەی بۆ شوێنێک کە تۆ مەبەستە هەر خودی بیابانەکە دەیان فیلمی سینەمایی گرنگ هەڵەگرێت کەواتە کارەساتەکە خۆمانین مقەسەرەکە خۆمانین بەڕاستی نابێت لۆمی کەسکەین دێم وڵات مامۆستا سەرکەوتجان کاکاروانیانی بابەتی ئەوەی کە بۆ نمونە ئێستا تۆ ئەتەوێ ینی خیتابێکە هەبێ بۆ دەرەوەی عێراق بۆ دەرەوەی هەرێمی کوردستان خۆم خیتابە ینی تۆ بێ وەکو جەنابە دامەژت پێدا بە چەندین زمان بە چەندین لغات تۆ ینی ئەم بابەتە بگەینیتە دنیا باشە ئێمە خۆ ئێمەی کورد ینی یەک دنیا پەیوەندی و یەک دنیا کۆنتاکت و یەک دنیا ڕەفاقەتی بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان هەیە لەسەر ئاستی باڵای وڵاتان ئەوروپا ئەمریکا تورکیا وڵاتانی دیکەی عەرەبی بۆچی نەتوانراوە ینی لە ڕۆی ئەعلامیەکەشەوە ینی ئەم مخاتەبە گرنگە بکرێت بۆ ئەوەی کە جینۆساید لەسەر ئاستی دنیا وەکو کارەساتێکی گەورەی نێونەتەوەی بۆ کورد بناسیێنرێت هەر کورد بەوە بناسیێنرێتەوە ئەی ئەمەیان چێ مقەسیرە و بۆ نەمان کردەوە بە حەقەت ئێمە تێرگلەی و گازندەمان کرد ڕاست منیش مامۆستا سەرکەوتیش وایە بەڵام ئێستا قۆناغێک هاتووە 32 ساڵ تازە تێپەڕیوە ئەمە 32 ساڵەکە تێپەڕێ و ناتوانین ڕۆژی بگەڕێنەوە نە سەعاتێک بەتاشی بۆ لەمە دوا چی بکەین ئێستا میدیا و سوۆشیال میدیا
ڕێگەکانی زۆر کورت کردوێتەوە کاک هاوڕێ هەموو کەسێک خۆی لە ماڵی خۆیان ئەبێ بە سەر نووسەر، ئەبێ بە ستۆریزان، ئەبێ بە دیکۆریست، ئەبێ بە فۆتۆگرافەر، ئەبێ بە یعنی ئەو میدیایی کە ئێمە پێشتر دەستمان پێ کرد 150-200 کەس لە کەناڵێکا کۆکەیتەوە تاوەکو کەناڵێک دروست بێ. ئێستا هەر خۆی شخصێکی کەسێکی بەتوانە ئەتوانێت 300,000-400,000 لایک بۆ خۆی کۆکاتەوە. ئەمە خۆی لە خۆی بێ بە گەورەترین کەناڵ. ئێمە پێشتر کێشەی زمانمان هەبوو، زمانزانیشمان هەر زۆر کەم بوو، ئینگلیزی زانمان زۆر کەم بوو، فارسیزان، عەرەبی زان، بەڵام ئێستا جیلێک پێگەیشتون گەنجن، هەر خوێندنەکەشیان بە زمانی ئینگلیزیە و جیلێکی کە هەن کە لە تورکیا ئەخوێنن لە مەکتەبی تورکیا، جیلێکی کە هەر حەزیان لە زمانی فارسیە، ڕێگەکان زۆر کار ئاسانیان بۆ کراوە. پاشان پەخش سنووری پەخشکردن ئێستا فلتەر ناکرێ، هەموو دنیا بۆ بەلادیەکی زۆر ئینتەرنێت دوای کردو دنیای بچوو کردوەوە. بێگومان ئێستا باشترین هەلە بۆ ئەوەی کە قەرەبووی ئەو 32 ساڵش بکەینەوە کە لە دەستمان بەزایع چووە، بۆ لەبەرەوەی سوشیال میدیا ڕاستە کۆمەڵە کێشەی گەورەی بێشماری بۆ ئێمە خوڵقانون لە چوارچێوەی دادگاکان و کێشەکانی باری خێزانی و باری دەرونی و شەو نخوونی و مانە و ئەمانە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە ئەتوانین ئێستش سوود لەوە وەربگرین کە بیگەێنین چی بگەێنین، ینی هیچ نەبێت هەر ئەو ستۆری کە باسی حاڵەتێکەکەین. ینی ئێمە هەمومان فلیمی پیانیستمان بینیوە، فلیمێکە لابەلا کە ئیبینیت اینجا ئەزانیت کە هۆلۆکۆست هەیە، ینی کەس پێت ناڵێ کە ئێمە ئەنفال بەرامبەر کراوە یان حاڵەتە. باش ئەم هەموو پارە و سەرۆت و سامانەمان لە دەست چوو ئێمە تا ئێستا تەسەورەکە یەک فلیمی سینەماییمان نییە باز لە ئەنفال بکات لە دەرەوە دووبلاچکرا بێ. سینەمایەکانمان هەر لە بواری عەشق و ئەوین و خۆشەویستیە. بێگومان ئێستا هونەری حوتە موڤ ئەوەی کە پێوترێ موڤی، ینی باشترین و هۆکارە بۆ گەیاندنی تراژیدیا، باشترین هۆکارە بۆ گەیاندنی مێژووەکە. ئێمە ئەوشمان نییە، بەڵام ئێستا ماوەتەوە سەرەوەی کە وەکو خۆت باست کرد کە گۆڕێکی بە کۆمەڵیشە دۆزرێتەوە، زۆربەی هەرە زۆری چەند کەناڵێکی لێ بە دەرکی تاکوتەرا، زۆربەی هەرە زۆری کەناڵەکانی کە خۆیانی لێکەن بە کوردواتنی خوانی لێکەن بە کەڕی شەربەت ئەڕۆن بە شتی لا بەلای خۆیان سەرقاڵەکەن، بەڵام کە مۆزوعێکی ئاوایی ژێتە پێشەوە ئەمە تاریخی میلەتێکە. ئەی باش ئێمە کەناڵ هەیە لە 7 مانگی دەستکردا ساڵانە پارە ئەیات، کەناڵ هەیە بەس ئیشتیراکەکەی ئەتوانم بڵێم لە $1,000,000 نزیکە بێتەوە. ئێ باشە گوناحنی ئەم هەموو پارە و سەرۆت و سامانی کووردە بە هەدەر بڕا، بەڵام کەلیمێکی ئەنفالی تیا باز نەکرێت. کەناڵ هەیە پێی عیبە، بەڕاستی ئەڵێم کەناڵ هەیە پێی عیبە کە بەعزی حاڵەت باسەکەی ئێمە ئێستا جیلێک دروست بووە، ڕاستە جیلەکە خوێنەواری باشی تیاڵکەوتووە، ئەمنەوەی کە ئێساتێ لە گۆڕەپانەکەیان. هاوڕای لەگەڵ مامۆستا سەرکەوت کاڵێ هۆشیاری نەتەوەیمان لاوازە تا ئێستا بێگومان من هەموو جارێکیش باسم کردووە، یەک ئێمە خۆمان کەم تەرخەم بووین لە منهەجی خوێندن و مەکتەبەکانمانە، یەک دوو لە میدیاکانمانە، سێ لە منهەجی مزگەوتەکان و دەرسوانە ئاینیەکانە ئەمانەمان فێرینەوەکانمان نەکردووە کە خۆشویستنیانی چی. ئێستش نەوەیەک پیا بووە کاکاوڕێ سەدام حوسێنی لا تەقدیسە کە سەدامی نەبینیوە، کتێبێک دەرچوو لە ماوەیە خاتوڕەنگین دەری کرد ناوی ناو سەدامەکانی میدیا، ئەم سەدامیانی میدیا کابرایە کە دوای حکمی سەدام حوسێن لەدایک بووە مناڵێکە، بەڵام هەر لە خۆی بە شانوباڵوی سەدامە هەڵەیە، بە شانوباڵوی سیستەمەکەی سەدامە هەڵەیە. دراسەیەکی نەفسی زۆر جوان، نەفسی کۆمەڵناسی زۆر جوانە ئەو کتێبە، بەبێ ئەوەی کە بزانێت سەدام چی کردو و چی نەکردو. ئەم حاڵەتە بۆ دروست بووە. ئەم وەڵامی ئەو پرسیارەیە کە مامۆستا سەرکەوتە لە هوشیاری نەتەوەی کە نەبوو بەلاڕێە ئاڕوویت، ئەچیتە سەر خۆڵەکە دوای نایتەوە سەر قیرەکە. سەدام حوسێنت نەبینیەوە، نازانێت چی بە باوکت کردووە، چی بە مامت کردووە، چی بە باپیرت کردووە، چۆن دانیشی مەتحەکی کەواتە چیت کردووە، وەسیلەیەکت نەگەیانوە، پامێکت نەگەیان و فیدباکێک دروست بکات لە لای ئەو مناڵە لە ئەو هەرزەکاری کە بە مناڵی لەدایک بوو لە سەردەمی سەدامیشە لەدایک نەبووە، ئێستا هەرزەکار و گەنجە کە مەدحی سەدام و ڕژێمەکەی سەدام حوسێنەکات. ئەمە لە چیوەیە؟ لەوەیە کە فەراغێکی میدیایی، فەراغێکی منهەجی پەروەردە هەیە، فەراغێکی دینی ناو مزگەوت و خوتبەی جومعی مزگەوتەکان و بەرنامە ئاینیەکان و بەرنامە پەروەردەیەکان و بەرنامە میدیایەکان هەیە، بۆ لەبەرەوەی سەری لێ شێواوە سەدام حوسێنی پێ باشترە هەتاوەکو ئەم حکومداری. ئەمە ئەو حاڵەتەیە کە ئەمان خاتە بەردەم دووڕیانێکی ترسناکەوە. ئێمە جینۆسایدیش کراوین، بەڵام نەوەیەکمان هەیە خۆی لە تاریخەکەی خۆی نازانێت. ێ باشە کە خۆی ئەو نەزانێت کابرایەکی خەڵکی مەسەلەن پیرۆ، کابرای خەڵکی ئیکوادۆر بۆچی بێت باس ناکرێت لۆمە ئەوانیشکەین بەڕاستیکەکە جارێکی خۆمان جینۆساید دەکەینەوە. پێدوانی ینی دابەشبوونی سیاسی یاخود دابەشبوونی هەرێمایەتی کاریگەر بووە بۆ سەر دابەشبوونی خیتابی میدیاکانیشمان یاخود ئەو پرسە نیشتیمانی و نەتەوەیانی کە ئەوان گرنگ بۆ بەلایەنەوە نەیان کردوتە خەبەر و بابەتی ڕووماڵەکانیان.
من لە وتارەکەی کوردستانی نوێ بەوردی باسم کردووە قۆناغەکانم جیا کردوێتەوە هەر قۆناغێک ئێمەی کورد لە هەرێمی کوردستان باز باشوورەکەم کە چووکە ئەوانی کە پارچەکانی کەمان بەدەستی خۆیان نییە ئێستا ڕۆژاوە ئەتوانم بڵم کەم تا زۆر خەریکن دانانی مانهەج و پەروەردە بکەن هەر قۆناغی سەرقاڵی بابەتێکی دیاری کراو بووین هەر قۆناغی ئێمە سەرقاڵ بووین بە شتێکی دیاری کراوە چ دەرهێنانی نەوت بووە چ کاسپی و پارەپەیاکردن بووە چ شەڕی ناوخۆ بووە چ ئەو بۆ کە تانوپوی دەموچای خۆمان بناسیێنین سەرقاڵ یعنی میدیاکەمان سەرقاڵ نەبووە بە نەتەوەییەوە بە بابەتی نەتەوەییەوە بەوەی کە نەخشەی کوردستان بڕۆ ئێستا سەیری منهەجی خوێندنەکانمان بکە بابەتی تایە باسی عەقەبەی کوڕی نافع و باسی نازانم کێ بەڵام باسی مامەڕیشەی تیانی و باسی کۆمەڵێک سەرکردەی تیانە کە تاریخی میلەتەکە شانازی پێ بکە ئەمە کێشەکە لە منهەجەکایە کێشەکە لە میدیاکایە کێشەکە لە گەیاندنی پەیامە ئاینیەکایە ئەم سێ حاڵەتەمان هەیە لەم سێ حاڵەتە بەدەر گەنج و مناڵ و هەرزەکار لە چیوە فێرە بێت لەم سێشتەوە فێرە بێت بۆچی ئێساتە میدیا خراوەتە منهەجی هەنێ وڵاتی وەکو میسر و وەکو بەرازیل وەکو ئەو وڵاتانی کە میدیا بێ بخوێنی ئەبێ بزانی کە میدیا نەوەیەک ڕووناگەکاتەوە عەقڵی جیلێک ڕووناگەکاتەوە نەک جیلێک دروست بێت ناوێن ناون سەدامیەکانی میدیا ئەمە بەڕاستی جێی مەترسیە کە میدیای ئێمە میدیایەکە نەمانتوانی پەیامەکەی خۆمان بگەێنین ئێسش کە من و تۆ دانیشتوین لێرە بە کوردی قسەکەین بەڵام خۆزگە بمانتوانەیە بەرنامەیە لە کەناڵێکی ئەژنەبی و لە کەناڵێکی فارسی و لە کەناڵێکی ترەوە تەقدیمکەین پێشکەشیکەین کە بە زمانی ئینگلیزیە بە زمانێکی تر بمان کردە ئێمە هەموو زمانە بیانەکانیشمان داخست ئێستا بیرمان کردوەوە ئەمانەی وردە کۆمەڵە کەناڵ دروستکەین بە زمانی بێگان ئەی باشە ئەو وڵاتانی تر سێرەکەی هەموو وڵاتێک جگە لە زمانەکەی خۆی محاولە کات میدیاکەی بنێرێتە دەرەوەی خۆی ئێمە میدیا بۆ دەرەوەی جنا میدیای ناوخۆ هەمومان ئەو کە لە ئەنفالا ژیابی ئەزانی ئەنفالیانی چی کارۆن ینی کارەساتەکە ئەوەیە ینی ڕۆژ بە ڕۆژ ئەمە میدیا ناوخۆیەکانمان ئەمووی وای لێهاتوە لەسەر ئاستی لۆکاڵی خۆی کارەکە و ئێستا چونکە ینی بۆتە میدیایەکی تا ڕادەیەک ئەنتەرنێتی هەمووی بۆ لایک و ڤیو و بۆ ینی زۆرترین شێر و بینەر کارەکە سوپاسەکەم دێم و خزمەت جەنابێ بۆ دووە پەیامت مامۆستا سەرکەوت ینی بۆ نمونە وەکو کاکارۆن ئاماژەی پێدا ینی ئێمە 31 ساڵمان تێپەڕان ئیتر وتمان ئەمەمان کرد و نەمانتوانێت بیکەین بەڵام ینی ئێستا پێویستە ئێوەی توێژەران و ئێوەی ینی پێگەێنەرانی نەوەی نوێی ئەم ینی نەتەوەیە کە لەسەر ئاسی زانکۆکان لەسەر ئاسی مامۆسایانی زانکۆ و ئەو کەسانی کە ئیتر ینی نەوەکانی داهاتوو چاوتان لێ یەکەن پێویستە چی بکەینیتر لەمە دووە بۆی کە ئەم بابەتانە کە بابەتی نیشتیمانی و نەتەوەین و بابەتی جینۆسایدە ئیتر لەسەر ئاستێکی باڵای مەکاری لەسەر بکەین و بیناسین ئیتر نەڵین ئەوەمان نەکرد بۆ نەمان کرد هۆکارەکە ئەوە بوو بە حەقەت دروستە کاکاروان وتەنی گلەی مانکرد گازندەمان کرد کاتی ئەوەیە چی بکرێ ئێمە لە 2023ەوە کە ڕژێمی سەدام ڕووخاوە 2 ساڵ ئەنجومەنی حکم و ئەنجومەنی کاتی لە 2005شەوە لە سەردەمی مەرحوم مام جەلالەوە تا ئێسەی لەگەڵا بێ یان پۆستی سەر و کۆماریا خۆ ئێمە چەندهای وەزیرمانە بووە پەرلەمانتارێکی باشمانە بووە ئەبێ بێی یان ڕیزبەندی بۆ بکەیت چی کراوە هەر بەلای کەمەوە خۆ ئێستا تۆ لە حکوومەتێکدا نەک بەشداری بگرە ڕۆڵیشە هەیە و بگرە پۆستی سیادی شدەیە پێکێنەریەوە حکوومەتی چی کراوە من بەو پەڕی وەکو کوردێک وەکو کەسێکی قوربانی دەستی ئەو پرۆسە بەدناوە ینی جێگای خۆیەتی زۆر دەستخۆشیێکی گەورە لە شانازخان و بڵێن ئەو دامەزراوی سەرۆکایەتی کۆمار بکرێ و بۆ یعنی ئێستەوەی کە ئەو دەستی داوەتێ ئەوە پرۆسا خەمخۆرە نەتەوەی حەقیقەکەیە ئێمە لە ئاستی توێریە بۆ ناخۆ زۆرمان وت بەڵام هەرچیش بڵێن هێشتان کەمە چونکە ئێمە نەوەی دوایینەوە کە پێ ئەگا ئەبێ وەشیاری کەیتەوە هۆشیاری کەیتەوە هەمووی هەمیشە ئەیڵێم وەشیارکردنەوە بۆیە یعنی پێش ئەوەی مرۆ فێری خوێندن کە ئەبێ فێری وەشیاری کەیت وەشیاری ئایلەیەک تۆ ئەزانی لە ڕۆژی ئاڵای کوردیە سەیری یعنی بەداخەوە سوڵتەیەکی کەم تەرخەممانەیە هەرێکی بە جۆرەی خۆی بەرپرسیارە ڕەوایە لە ڕۆژی ئاڵای کوردیە تەلە بچێتە ژوورەوە من مامۆستا باسی ئاڵای بۆ بکە وەکو ڕەمزی دەوڵەت ئاڵای کوێ ئاڵا پیرۆزەکەی کۆماری مەهاباد مامۆستا لە تەختەی ئەنووسێ من موچەم نییە دەرس ناخوێنین ئەمە کارەساتە بۆیە ئەگەڕێمە سەر بابەتەکە ئێمە هەڵدانەوەی ئەو مەقابرانە
و ئەمڕۆژ کە شانازخانە وتارەی بە زمانی ئینگلیزی نووسیوە چونکە خۆی دەسی بە پرۆسەکە وەکو سەرپرشیاری پرۆسەکە زۆر جێگای دەستخۆشیە ئەوە کارە ڕاستەکەیە. ئیتر ینی پێویست نییە ئێوەش توێژینەوەکانتان لە ئاستی ینی ئێمە سایت و پیجە ئینگلیزی و بەناوبانگەکان ئیتر ئێمە گرنگە ئێمە بۆچی لەگەڵ ئەوەیشە ئەمە ئەو خۆی وەکو کاکاروان فەرمووی مەسلەی دۆکۆمنت ئێستا هەموو دنیا ئیش لەسەر دۆکۆمنتەکە ئیش لەسەر بەڵگە و ئەدلاکە تۆ بۆ خۆی ئەم مەقابرانە بۆ خۆی وەرگرتنی ئەو 1200 سامپڵەی خوێن بۆ مەسلەی DNA ئەو کەسوکاری ئەنفال کە لە چەمچەماڵ و لە شوێنەکانی تر هەر شانازخان پێساوە ئەمە بۆ خۆی وردەورە کە تۆ کەسوکارتە ناسیتەوە پاش چەند ساڵ پاش 30 ساڵە خەڵگەی بە پێڵاو بە بلوزەکەی کەسوکارەکەی خۆی لەو مەقابرانە ناسۆنەوە لەگەڵ ئەوش ئەمە کە ڕێگا دروستەکەیە ئێمە ئەبێ زانکۆکانمان وە پەروەەردە بەڕاستی ناکری ئێمە چیتر خوێندنی مێژوومان جوگرافیمان بابەتی کۆمەڵایەتیمان بابەتی ئاینیمان هەموو مزگەوتەکان مەلاکان ئیجبارەکەم ئەبێ هەموو ڕۆژێ وەکو میلەتێکی مەزلوم وەکو میلەتێکی موسڵمان باسی مەزلومیت بکرێت لە ڕووی دینەوە. ئایا ئێمە معرەزین جارێکی ترمان بەڵێ ئەم دیکتا ئەم سوڵتەی ئەم بڵین ئەو سوڵتانی کە نەیاری ئێمن هەر کاتی ئیشیان بە ئێمە بوو بێ برای دینیمانن هەر ڕۆژێکیش ئێمە برای دینیمانم ئێمەیان تەقویم کردووە تەکفیرکەشمان وایە محکومین ینی بەڵێ هەمیشە ڕوبەڕووی ئەم کارە قوربانی ئێمە قوربانی جوگرافیین بۆیە ڕێگا دروستەکە چیە؟ قسەی کۆتاییت لە ماوەی یەخولەکە پێم بڵێ سوپاس دەکەم. سوپاسدانەکەم جارێکی تر بۆ کەناڵەکەتانم دۆسێ هیوادارم ئێمە ئەم مەسلەی دۆسیە تەنها قەتیز نەبێت لە هەفتەیەک و لە ڕۆژەکە گرنگترین شت ئێمە 3 خاڵەیە بیکەین. یەک وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا چڕتر ورتر مەسلەی جینۆساید مەسلەی سەروەرانی ئەم وڵاتە سەروەران ئەوەی کە بەڕاستی خاکەڕا جانی خۆیان بەخشوێ بکرێتە ناو منهەجی خوێندنەوە. دوو لە ئاستی نێودەوڵەتەوەکو باسمان کرد مەسلەی توێژینەوە مەسلەی ئەبحاس و مەسلەی سێرج بە زمانە جیاوازەکان. سێ لە چواردەی چوارە ئەم حکومەتە ئەم سوڵتەیە هەوڵ بدات زۆرترین ڕێکخراوی نێودەوڵەتی زۆرترین ڕێکخراوی بواری جینۆساید لەو دەوڵەتانەی کە ئەنفال کراون لەو دەوڵەتانەی کە کاریگەریانەیە بهێن بۆ مۆنیمنتی ئەنفال بۆ بەرزان بۆ گەرمیان بۆ ئەم شوێنانە چونکە هێنانی ئەوانە بۆ خۆی دەنگدانەوەی گەورەیە. دەستخۆش مامۆستا مامۆستا کاروانانی ئەمەوێت دواقسی بەڕێزیش بزان بۆ نمونێسە بابەتی بڵاوکردنەوەی ئەم ینی مەقالەی ینی خاتوشاناز لە نیوزویکە ئەم بۆ خۆی ینی هەنگاوێکی گرنگە چکە ئەو خۆی ینی ئەرکە نیشتیمانێکی جێبەجێ کردووە کە لایەنی گرتنە دەستی ئەو دۆزینەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵانە و هێنانەوەی ڕوفاتەکانەوە لایشی کەشەوە کە خۆی ڕۆژنامە نووسیشی بەتوانایە بابەتەکەی گەیانۆتە ینیەشێ لە سایتە هەرە بەناوبانگەکان و ڕۆژنامە هەرە بەناوبانگەکانی دنیا بۆ لەمە دووە ینی ئێمە دەبێت لەو ڕۆ لە ڕۆ ئیعلامی و میدیایەکەەوە چی بکەین وەکو دوا پەیامی بەڕێزە. بڵێ کاتی ئەومان هاتووی تر هەناردەی تراجیدیاکەمان بکەین بۆ دەرەوە بە زمانی بێگانە چونکە ئەوەی کە خاتوشاناز لە نیوزویک نووسی ئەمە ئەتوانم بڵێم هەنگاوێکە ئەوانی تریش کە زمانزانن کە ئینگلیزی زانن ئەکرێت هەر باسکردن هەر ستۆریەکان خۆی لە خۆی بێ بە مۆزوعی گەورە چونکە ئێمە تا ئەم دقەیە بمانی و نەمانێ هەر بە تراژیدیاکەمانە ئەناسرینەوە بە جینۆسایدەکەیە ئێستا کە ئێمە وەکو کورد باسی هەڵەبجە و کۆبانیە و شنگار ئەم سیانە بوون بە پێناسی کوردی هەرسێکیان جینۆسایدکردنی میلەتێکە بەڵام شەرمە لە ئەم ساڵەیە لە ساڵی 2024 کۆتایی 24 و سەرەتای 2025 کە گۆڕی بە کۆمەڵ هەڵ بدرێتەوە من بە کۆنتترۆلەکە چێکێکم کرد بە ناو کەناڵەکان ئەوتم بزانم چەند کەس لە سەماوەیە چەند کەناڵی لێە چەند کەس سەرقاڵی ئەوەیە چەند تیمی پەیامنێرانی لێ باوەڕ و قەنەعەتان هەبێت هەر هەمووی سەرقاڵی دانس و بەرنامەیە زۆر ئاسایی خۆیان بوو کە ئێسک و پروستی کەسوکاریشمان لە سەماوە گۆڕێ بە کۆمەڵەکان هەڵەدرایەوە بانگ و سەڵای ئەو خەڵکانی کە بەدیار ئێسک و پروستی کەسوکارەکانیان وەکو مامۆساوتی بە بلوس و بە پێڵاو و بە کەلوپەل و بە سەعاتی دەسا کەسوکاری خۆیان ناسیوە. ئەم هەنگاوە کاتی ئەوە هاتووە بەسە ئەوەنەی کە بە کوردی باسمان کرد و خۆممان یەکترمان بۆ یەکترمان باس کرد کاتی ئەوش هاتووە بە خەڵکیش بڵێن کاکە ئەمە ڕاستە کە ئێمە ئەڵین ئەوەی کە بەسەر هەڵەبجەیە تۆ شتێکی لێ ئەزانی کۆبانی تۆ شتێکی لێ ئەزانی شنگار تۆ شتێکی لێ ئەزانی بەڵام ئەمە حەقیقەتەکەی ئەمەیە کە لەسەر ئەرزی واقع ڕوویاوە بە زمانەکەی خۆتان یخینە بندەستی خۆتان بۆی باوەڕمان پێ بکەن هیچ نەبێت تەنها باوەڕ بە ڕاستیەکان بکەن و کاتی ئەوش هاتوو باوەڕیش بکە کاک هاوڕێتر ئێمەش وەکو میلەت ئەگەر نەتوانین تراژیدیا و دەنگی خۆمان بگەێنین دوای ئەوەی کە ئەم هەموو پارەیەمان لە میدیا و لە خوێندن و لە مزگەوتەکانە سەرف کردووە یعنی ئەتوانم بڵێم
میلەتێکی ئەو کاتە توان بڵێن بەداخەوە ینی میلەتێکی ناتوانین دەنگی خۆمان بگەین ینی میلەتێکی مەرجەکانی میلەت بوونوانتیان نابێت ئەگەر بڵین سەری خۆمان بکەین بەناو ئەرزەکەیا و بڵێن لۆمەی کەس بکەین بێگومانەوە خاڵێکی زۆر مەترسیدارەکە کاتی ئەوەیە ئیتر ئێمەش وەک میلەتانی کە بزانە هەر میلەتێک بۆ تاکە ئەندامێکی خۆی هەموو دنیاێنێتە سەرخەت ئێمە بۆ 1970 کەس و ئەو هەموو قوربانی کە یاومانە هەتاوەکو ئێستا کەسیش باوەڕمان پێ ناکات کەواتە ئێمە چیمان کردو نەمانتوانیوە دەنگی خۆمان فیدباکمان دروست نەکرد. بەڵێ زۆر سپاس بۆ هەرێک لە میوانە بەڕێزەکانم کە کاراوانەوە ڕۆژنامە نووس و چاودێری سیاسی کە لە بەرنامی پانۆراما لەگەڵمان بووی هەراو سپاس بۆ مامۆستا سەرکەوت شەریف مامۆستای زانکۆ و توێژەر لە بواری جینۆسایت کە لە بەرنامی پانۆراما میوان بوو. سپاسان دەکەم بەخێر بن دووبارە. بەڵێ بینەرانی بەڕێز هەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەشکرا خواتان لەگەڵ.